ڕێگایەکی خاکی بەرە وڵاتەکانی قوڵایی گەرمیانمان دەبات. لە نێوان هەردوو لادەیەکدا ڕێگاکە بەناو چەمێکی وەرزی یان زیاتردا تێپەڕ دەبێت کە لەگەڵ بارینی باران و لافاودا ڕێگاکان تێک دەچن و تا نیشتنەوەی لافاویش ڕێگای هاتوچۆ نامێنێت. ئەمە تەنها بەشێکە لە گرفتی لادێنشینانی گەرمیان. لەم لادێدا بینای خوێندنگا و بنکەی کشت و کاڵ و تەندروستی هەیە، بەڵام بەهۆی نەبوونی مامۆستا و فەرمانبەرەوە لە جیاتی پەروەردە و تەندروستی بۆ شتی تر سوودی لێوەرگیراوە. گشتی خەریکەت عاتڵ بووە و حیچی بەسەری سوونەما هەش بووە نۆ تەلەبەشی هاتیا و میلان هیچ کەسێ نهاتێ بەلایەوە مەشوری بخوا هەڵ داواممان بکە و مامۆسایش ماوەیەک پێش ئیسا 5-6 ساڵە پێش ئیسا داوامی تیا کردێ بەس ئیسا داخراوە مەکتەب و خەستەخانە و شوێنی فەرمانبەر گشتی داخراوە ئەوەتانی خۆتان بەچاوی خۆتانی بین. ڕێگای بەشێک لە لادێ نزیکەکان تێکەڵە ڕێژکراوە، زۆر بەشیان کارەبایان پێگەێنراوە، بەڵام هێشتا زیاتر لە 40 لادێ بێکارەبان و لە هەندێکیاندا کار بە مۆلیدە دەکرێت و ئەوانی تریشیان هیچ سەرچاوەیەکی دیکەی کارەبایان نییە. سکاڵایکی بگەن من 4-5 کەس فەقیرە هەر هاتووە تیان چۆنە هەر ئەوەسە ئێوەژەوێن بڵاوەکەنەوە هیچ ما بۆ ناکەن و تنا حکومەت دەستی ناڕۆ حکومەت داتە نا بۆ ئەمانە پێکات. بەشێک لەم دێهاتانە بە تەواوی لە ژیانێکی سەرەتاییدان جگە لە نەبوونی کارەبا و خراپی ڕێگاوبان و سەرچاوەی ئاو تا ئێستا تۆڕی مۆبایل و ئینتەرنێتیشیان پێ نەگەیشتووە. لێرە بۆ ئەوەی پەیوەندیەکی تەلەفۆنی ئەنجام بدەیت پێویستە بچیتە سەر گردێکی بەرز لە دەوروبەری لادێکە. ئەچنە بەرزەکە لێ کە پیان کردە لە بەرەوەشە ئۆچن لێ فەیسبووکەکەن و بۆ مۆبایل و چت ئەوە تاوە بەرزێکەوە نەوەڵا لە ئێراوە هیچ نییە، نەوەڵا بۆ مۆبایل و چت نا ئەوە هیچ نییە، نەوەڵا لەوە کۆڵەوارین بۆ مەسەلەی شەبەکە و مۆبایل و چت. تەواوی فەرمانگە پەیوەندیدارەکان و بەرپرسانی باڵای حکوومەت و کۆمپانیەکانی گەیاندن و پەیوەندیش ئاگاداری گرفتی ئەم دێهاتانن. پێویستیان بە کردنەوەی بنکەی تەندروستیە، قوتابخانەیە، هێڵەکانی ئینتەرنێت، تەلەفۆن ئەمانەیانە نییە، هەروە جادێ و ڕێگاوبانەکەیان بە هیچ شێوەیە خزمەت نەکراون. دەنگەکانی ئەم منتەقەیەمان گەیاندونە لایەنە بەرپرسەکان، بەڵام تا ئێستا بەداخەوە هیچیان بۆ نەکراوە. NRT لەسەر کێشە خزمەت گوزاریەکانی ئەم ناوچەیە پەیوەندی بە ئیدارەی گەرمیان و بەشێک لە بەرپرسانی فەرمانگەکانەوە کرد، هەمووان یەک وەڵامیان هەیە، بەهۆی قەیرانی داراییەوە توانای ئەنجامدانی هیچ پرۆژەیەکیان نییە. ئەگەرچی لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا بەشێکی زۆر لە لادێکان تەواوی سیمە و تایبەتمەندیەکانی خۆیانیان لەدەستدا و خان و قوڕەکان گۆڕان بۆ خانووی نوێ و سەردەم و کۆمەڵێک خزمەت گوزاری دیکەیان پێگەیشت، بەڵام هێشتا دەیان لا دێماونەتەوە کە لە ژیانێکی تەواو سەرەتاییدان و بێبەشن لە هەموو خزمەت گوزاریەکی وەک ڕێگاوبان و ئاو و کارەبا و تەنانەت تۆڕەکانی مۆبایل و ئینتەرنێتیش. بەم هۆیەشەوە بەشێکی زۆر لە وڵاتیانە دانیشتوانەکەی بە تەواوەتی چۆڵیان کردووە و دانیشتوانێکی کەمی تێدا ماوەتەوە. گەرمیان هەمەی پور NRT گەرمیان.